بنای خواهی گەورە مهرەبان بەڕێزان زۆر سپاس کە ئامادە بوون و ڕێگەتان دا بین سەردان یێوە بکەین ئەمڕۆ لە ڕۆژی جەژن کە دەبینین خەڵک لە ماڵەکانی خۆیان جەژن دەکەن لە سایەی زەحمەت و خەبات و ماندووبوونی ئێوەیە کە ئێوە سەنگەرەکانتان پاراستووە، کوردستانتان پاراستووە بۆ ئەوەی ئێمەمانان بتوانین بەخۆشی جەژن بگێڕین. حقا دەما جێی دەستخۆشی هەموو لایەکە دەمویست لە نزیکەوە بێم لە خزمەتیەوە بم و پیرۆزبایی جەژنتان لێ بکەم، دەستخۆشتان لێ بکەم و لە نزیکەوە یەکتر ببینینەوە. پێشتر لەوانە زۆر لە ئێوەمان بینیوە لە وەختی زۆر ناخۆش. دەزانم کە ئەم محوەرێکی زۆر سەرەکی بووە بۆ پاراستنی قەوارەی کوردستان دوای ئەوەی کە خیانەتی 16 ئۆکتۆبەر کرا. ئێرە ڕێگر بوو لەوەی کە ئەم پلانە پیسە سەر بکەوێت و قەوەرەی کوردستان تێک بدات. ئەمە جێی دەستخۆشیە کە ئێوە توانیتان زاڵ بن بەسەر ئەو هەموو پلانە خراپانەی کە لەلایەن نەحەزانەوە بۆ هەرێم داڕێژرا بوو و بەردەوام من لەوەی کە کوردستان پارێزن. ئینشاءڵڵا هەموو ئاواتی ئەم نەتەوە دێتە دیوە ئەو ناوچانەی کە تاکو ئێستاش لە ژێردەستی ئێمە نین و ئەوەی کە پێیان دەگوترێ ناوچەی کێشە لەسەریان ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دەرەی هەرێم، ئەوانەش پێمە خۆشە بە شێوەیەکی ئاشتیانە و بە جێبەجێکردنی مادەی 140 دەستور ئەوانە جارێکی تر بە خۆشی بگەڕێنەوە باوەشی کوردستانی خۆشەویستمان. ئێمە هەمیشە پابەندین بەو دەستورە و بەو ڕێکەوتنە ئاشتیانەی کە هەمانە لەگەڵ حکومەتی فدرالی لە بەغدا، بەڵام لە هەمان کاتدا ئێمە داکۆکیش لەسەر مافە دەستوریەکانی خۆمان دەکەین و بە هەموو شێوەیەک پارێزگاری لەو مافانە دەکەین. دەزانین کە لەو ماوەیە پێشێلی ئەم مافانە کراوە، پێش ماوەیەک بینیمان کە حتا جوتیارەکانی ئێمە غەدریان لێ دەکرێت، لەسەر زەویەکانیان دەردەکرێن، خەڵکی تر دێنن. ئەو کەسانەی ئێستا هاوردەکراون شوێنگرەوەی ئەو جوتیارانەی کوردن، تورکمانن، خەڵکی ڕەسەنی ناوچەکەن کە جێگرەوەیان بکەن. من لەو وەختە لەگەڵ سەرۆکوەزیران قسەم کرد و پێم گوتم ئەمە پێشێریکردنی دەستورە و ئەمە گۆڕینی دیموگرافی ناوچەکەیە کە پێویستە جەنابەت وەکو سەرۆکوەزیرانێک نەکەویتە ئەم بڵێم جەبهەیە خۆت ئەبێ وەکو سەرۆکوەزیرانی هەموو لایەک تەسەڕوف بکەیت و ئەو غەدرە قبوڵ نەکەی. بەڵێنی پێدا گوتی ئیجرات دەکەین و بزانم من دەکشتیشی کرد ڕایگرت، گوتی بە دوواداچوونی بۆ دەکەین و ئێمە هەوڵ دەدەین و ئەوەیە و مادەی 140 وەکو خۆی جێبەجێ بکرێ هەرچەندە بەداخەوە، بەڵام لایەنەکەی تر زۆر پابەند نین بە ڕێکەوتنەکان. بەڵام سەرەڕای ئەوەش ئێمە تا دووە قۆناغ هەوڵی ئەوە دەدەین شتەکان بە ئاشتیانە چارەسەر بکرێن. ئەگەر تەعەددا و غەدریشمان لێکرا لەخوا بە زیاد بێ بە پشتیوانی خوا و بوونی ئێوە تا دووە هەناسە بەرگری لە خاک و نیشتیمان و کەرامەتی ئەم ملەتە دەکەین و ئێمەش لە خزمەتتانین و لەگەڵتانین و جارێکی تریش جەژنەتان پیرۆز بێ ئینشاڵڵا هەر سەرکەوتوو بن و